مەتەنداین بۆ قسەکردن لەسەر کۆبوونەوەی پەرلەمانی عێراق و وردەکاریەکانی بودجەی عێراق و پشکی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ بەڕێز یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت لەگەڵمانە، دواتریش محمود ڕەزا و ئەحمەد حاجی ڕەشید پەرلەمانتارانی پێشوو عێراق لەگەڵمان دەبێت. لە بەغداشەوە کاک سۆران عومەر لەگەڵمانە. ئەگەر سەرەتا لە کاک سۆران وەسوی کاک سۆران سوپاسی ئامادەبوون دەکەین. کۆبوونەوەی پەرلەمان ئەمڕۆ دەستی پێکردێتەوە یاخود وابڕیار بوو سەعاتێک دەست پێ بکاتەوە کۆبوونەوەکە چی بەسەرات؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بینەران، بۆ جەنابەت کاک حەکیم، بۆ میوانە بە ڕێزەکان. تا ئێستا هیچ با بڵێین دیار نییە کەی کۆبوونەوەکە دەست پێیەکە لە کاتێکا کاتژمێری یەک دیاری کرابوو. عادەتەن هەروە پێیەکێ ڕەنگە دەمە و ئێوارە دەست پێ بکە یا بکەوێتە شەوە گەر هەندێک شکات هەیە لە هەندێک بڕگە و مادەیە کە لە پێشمانە، بۆیە چاوەڕێەکەین لە ئایندەیەکی نزیکا کۆبوونەوەکان دەست پێ بکە. کەچێ کاک سۆران کە کۆبوونەوە دەست پێ ناکە و مادانێک کە تایبەت بوون بە هەرێم جگە لە پاشەکەوتەکە تاوا نەبوون، ئێستا کێشەکە لەسەر چێ کە کۆبوونەوە دەست پێ ناکاتەوە؟ خۆ تەنها هەرێم کێشەی نەبووە، هەرێم لە دوو مادەیە کێشەی هەبووە، ئەو هەموو مادەی تر لە پرۆژە یاساکە کێشەی زۆر لەسرە. دوێنێ مادەی 42 کە دانانی باج بووە لەسەر بنزین و گاز و بنزینی هاوردە زۆرترین گرفتی لەسەر بوو و ڕاگیرە دەنگدان لەسەری بۆ ئەمڕۆ. بۆیە کەم مادە هەیە کە لە ناو پرۆژە یاسای بودجا کە گرفتی لەسەر نەبێ، کەم مادە هەیە. زۆرینەی مادەکان کێشە و گرفتی لەسرە، کێشە و گرفتەکانیش لە بینی سونە و شیعان زیاتر لەو مادانە. ئەگەر باسی مادەکانی پشکی هەرێممان بۆ بکەوەی کە دوێنێ شەو پەسەند کرا چۆن لە بەرژەوەندی خەڵکدایە، ئەگەر بە پوختی باسی مادەی 13 و دواتر 14مان بۆ بکەی چی تێدایە؟ بەڵێ ئەوەی کە لە مادەکانە بۆ پشکی هەرێم هەیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و لە زیانی حکوومەتی هەرێمە. بەو جۆرە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کە لە 12.67 بودجە بێت و لە ژێر وردبینی و لە حسابانقیەک لە ژێر چاودێری وەزارەتی دارایی و چاودێری دارایی عێراق و دیسان چاودێری پەرلەمانە بێ. ئەمانە هەموو لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کە ئەم جارە بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوە دێت و چاودێریەکی زۆر ورد و توندی لەسرە. قەیدوبەندی زۆر دانراوە بۆ چۆنێتی مامەڵەکردنی نەوتی لەگەڵ هەرێمە، چۆنێتی تەسلیمکردنی نەوت، چۆنێتی گێڕانەوەی داهاتی تەنانەت مشتەقاتی نەوتی هەمووی بۆ حسابێکی داخراو و تەسوی ئەو حساباتانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی لە 2004ەوە نەکراوە تا 2022 زۆر بابەتی ترکە پێویستە جێبەجێ بکرێت لە دەرچوونی یاساکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. ئێمە لەکەیەوە بەشە بودجەمان بڕاوە. لە ساڵی 2014 دوو مانگ بەشە بودجەمان هاتووە، لە 15 دوو مانگ هاتووە، ئیتر بە ناویەوەی کە ئابووری سربەخۆ و خۆیان نەوت بفرۆشن زیاتر دێنن و ئەو بەدبەختیان دروست کرد دوای 10 ساڵ کە بەسەر خەڵکی کوردستانیان هێنا. لە دوای ئەم یاسایەوە ئێمە بەشە بودجەمان لە بەغداوە بۆ موچە دێ، بۆ تەنمیە ئەقالیم دێ، بۆ ئەو بوارانە دێ کە لە هەرێمی کوردستان چەند ساڵە پرۆژە وەستاوە، بازار وەستاوە، ئابووریمان لە داڕمانە بووە. بۆ خەڵکی کوردستان باشە، بۆ ئەو حکومڕانیەتیە خراپەی کە ئەو دۆخەی دروست کردووە خراپە. باشە، بەس کاک سۆران مادەی 13 بڵێن ئێستا باسی بڵێن بەرگەی یەکەم باسی پاکتاوی شایستەدارەکانی 2004 تاوەکو 2022 دەکا. ئەو کێشەی لەسەر بەس ئەلیف و با و دال کە باسی سۆمۆ دەکا.
هیچ کێشێکی لەسەر نەبوو پارتی پێست کێشەی نەبوو لەسەرەوەی کە سۆمۆنەوتی هەرێم هەنار دەبکە و ئەگەر هەناردە نەکرا لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا خۆدار بەندەرێکی دیکە لە ناو خۆ بۆ پاڵاوتن بەکاربهێنرێت هەروە بڕگەی دالباسی نادنیشایی سەدارەیەکان دەکات نیوەی داهاتی فیدراڵی بۆ وەزارەتی دارایی عێراق لەسەر و بڕگەیە کێشە نەبوو؟ هەموو ئەوانە بەڕێکەوتنی هەمویان هاتۆتە ناو کۆبوونەوە و دەنگی پێدراوە و پارتی و یەکێتی دەنگیان بە مادەی 13 و 14 داوە تەنها ئیشکالێک کە دوێنێ دروست بوو لە بڕگەی دووەمی لە بڕگەی هەشتەم لە مادەی 14 فەقەرەی دووەما دروست بوو ئەوش لەسەر وشەی تەمویلەکە دروست بوو ئەگینە هەتا ئەوێ پێکەوە یەکێتی و پارتی زۆرینەیان دەنگیان بە هەردوو مادەکەداوە و بە ئیتیفاقی سیاسی هەمویان ئەو مادانە هاتۆتە ناو کۆبوونەوەی پەرلەمانەوە ڕاستە ئەمان ویستویانە نەوتی هەرێمی کوردستان سۆمۆ لە بەندەری جیهان بیفرۆشێ ئەوەی لە ناو خۆایە ئەمان بۆ ناوخۆ هیچ دابین نەکەن بەڵام عێراق ئەوەی قوبوڵ نەبوو وتی ئەگەر هاتوو بۆیە چەسپاندوێتی ئەگەر لە بەندەری جیهانیا لە هەر بەندەرێکی ترەوە نەوتی هەرێمی کوردستان ڕەوانە نەکرا لە ناوخۆیە لە مەخازنی سۆمۆوەرەگیرێ بۆ ناوخۆ بەکارەهێنرێ و کرێی وجووری دەرهێنان و نەقڵ و هەموو ئەوانەش هاوتای عێراقە بێ کە ڕەنگە لەما هەرێمی کوردستان بڕێک پارەی زیاتری لێ بڕوا بۆ ئەو بابەتە لەبەرەوە نەیانتوانیوە دوای بڕیاری دادگای تەحکیمی پاریس دوای بڕیاری مەحکەمەی ئیتیحادی ئەوە لە دەستی هەرێمان نەماوە کە مامەڵە بە فرۆشی نەوتی هەرێمی کوردستانەوە کە لە ناوخۆش مشتەقاتەکان ئەگەر چەندێک بە بۆریە ڕواوی تری کە لە ناوخۆ بەکاردێ یا بە تەنکەر یا لە مشتەقاتی بەکارهێنرێتەوە لە پاڵاوگەکانە هەمووی ئەبێت تەسلیم بکات هەموو یەچێتەوە حسابە داخراوی کە بۆ نەوتەکرێتەوە لەوێشەوە حسابێکی تر وەزارەتی دارایی عێراق لە ڕێی بانقی ناوەندیەوەی کاتەوە تەمویلی مستحقاتی هەرێمی کوردستان ئەچێتەوە حسابە و سەرۆکی حکوومەت یار کەسێک ئەو ڕێ پێدانی پێ بکە پارەکە دەرەهێنرێ. بەڵێ کاک سۆران سەبارەت بە بەرگەی هەشتەم لە مادەی چواردەوەی بەڕێزت باسی کرد ئەوە ڕاستەوە خۆ جێگیر کرا ئەو بەرگەیە کە باسێک حکوومەت تێرێن پابند دەکرێت بە ئەوەی کە ئەولەویات بۆ موچە بۆ خانەنشینی بێەوە بودجەی وەبەرهێنان بە دادپەروەری دابشکا بە سەر پارێزگەکەمەوە باسەکە لە کاتی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێو شوێنی پێویست دەگرێتە بەر بۆ جێبەجێکردنی بەرگەی ئەلیف و بە تەمیلکردنیشەوە مانای ڕاستەوە خۆ دەدات ئەم بەرگەیە چکەسا لە بینی پارتی ویکێتیش کێشەیە هەندێکیان دەڵێن دەتوانرێت ڕاستەوە خۆ پارە بێ هەندێکیان دەڵێن ناتوانرێت ئەوە چۆن ئەو بەرگەیە نەخێر بە هیچ شێوێک ڕاستەوە خۆ پارە بۆ هیچ پارێزگایەکی هەرێم نایەت بەڵێ و دوای پەسەندکردنی ئەو بڕگەیەش یەکێتی نیشتیمانی جەختێک کردەوە کە لە بڕگەی دووەمی بڕگەکە فەقەرەی دووەمی وشەی تەمویل بەکاربهێنرێ بەڵام ئەوەش مانایەوە نییە کە ڕاستەوە خۆ حکوومەتی عێراقی پارە بۆ هیچ پارێزگایەک بنێرێ ئەسڵەن ئەو دەقە تا وشەی تەمویلەکەش بە ئیتیفاق و ڕێکەوتنی هەموو لایەنەکانی تر لەگەڵ یەکێتی و پارتی داخل کراوە ئەوە لێک حاڵی نەبوون بوو کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بەو جۆرە نیگەرانی دەربڕی و چوونە دەرەوە دوایی کە تێگەیشتنەوە ئیتیفاقە بەڵام خەلەلێکە بووە لەوە کە نەسی ئیتیفاقەکە بۆ زیادکردنی وشەی تەمویلەکە پێیان نەگەیوە ئەگەرنا ڕەنگە پارتی دیموکرات فراکسیۆنەکەی دەنگی پێنەدایە ئەگەرنا بە ئیتیفاقات و بە ئیتیفاقیش تێپەڕی باشە بەس کاک سۆران ئێستا گەر سلێمانی ناڕازی بێت ئەبوو بڕگەیە بەڵێ ئەو کاتی ناڕازی بوون دێت ئەو کاتە سەرۆک وەزیران حەلێکە لەگەڵ حکوومەتی هەرێم ئەگەر حەل نەبوو ڕاستە و خۆ دەینێرێت وایە نەخێر هیچ شتێکی تیان نییە کە ڕاستەوە خۆ بینێرێ زۆر چاکە لەسەر پاشەکەوتەکەش ئەوەنە جێی دڵخۆشیە نە ئەوەندە جێی نیگەرانیە باشە ئەی پاشەکەوت چی بەسەرادەی سەدەنگی لەسەر نەدرا بوو پاشەکەوتی حکوومەتی هەرێم بە عادیلانە مامەڵە بکە لەگەڵ هەموو پارێزگا و هەموو شار و شارۆچکەکان لەگەڵ ئیدارە سەربەخۆکان لە زاخۆ تا کفری بەڵێ
سەبارەت بە پاشەکەوت ئەو بەرگەیەکی بەسەرات تاوان ئەوان بڕگەی پاشەکەوتیان هەر لە کۆبوونەوەی دوو ڕۆژی ڕابردووە پێش کۆبوونەوەی دوو ڕۆژی ڕابردوو پاشەکەوتیان لابرد و ئەو وەرەقەیە کە من بڵاوم کردەوە و زەڕب دراوە لە بڕگەی 12 لە مادەی 14 و ئیزافەیە خراوەتە سەر بڕگەی 11 ئەوە خودی سەرۆکی پەرلەمان بەڕێز هەلبووچی زەڕبیدا لەوە لە بەردەمی بەڕێز هادی عامری و ئەوەی تریشیان کە لە بڕگەی دە مەسلەی نەوتی کەرکووک و نینەوە ئیزافە کرا کە واقع حالی ئێستەی هەرێم نەگرێتەوە ئەوەشیان بەڕێز هادی عامری خۆی زیادی کرد واتە ئەوان گەڕانەوەی پاشەکەوتی ساڵانی ڕابردووی فەرمانبەرانی هەرێمیان ڕەت کردەوە و قبوڵیشیان نەبوو بەڵام هەوڵێکی ترماندا یەکێک لە هەوڵەکان نەوەی نوێ کە 66 واژۆی کۆ کردەوە پێشکەشمان کرد و دوێنێش هەوڵێکی ترماندا کە هەموو فراکسیۆنەکان گفتوگۆمان کرد گەیشتینە ئەوەی کە سیغەیەکی ترهێنرا بوو دوای مناقەشەیەکی زۆر ئێستا هەردوو بڕگەکە هەیە ئەو بڕگەی کە نەوەی نوێ پێشکەشی کردەوە جارێکی تر کە لابرابوو و ئەو بڕگە نوێیەش کە دوێنێ پێشکەشمان کردووە لەگەڵ لایەنەکانیش قسە کراوە بۆ تێپەڕاندنی هەرچەنە ڕەنگە لایەنە شیعیەکان هەمووی لەگەڵی نەبن لایەنە سونیەکان وعدیان داوە لەگەڵی بن بەڵام هەردوو دەقەکە چ ئەوەی حکوومەتی هەرێم لە سەتادە بداتەوە لە مستحقاتی خۆی چ ئەوەی کە داوامان کردو حکوومەتی اتحادی تەخسیسێکی بۆ بکا بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێما بۆ گێڕانەوەی لە سا 12کە و ئەویشیان لە سادەیە ڕێژەکە گرنگ نییە هەردووکیان هەڵگری ئیشکالن هەردووکیان مەجای ئەوەی تایە کە لە محکەمەی اتحادی تاعنی لێ بدرێ یەکەمیان حکوومەتی هەرێم تاعن با لێی بڵێ منیان خستۆتە ژێر ئیلتیزامێک کە پاشەکەوت بدەمەوە بەڵام تەخسیسەکانی کە لە یاسای بودجەی 2023 بۆ حکوومەتی هەرێم دانراوە و ئەو تەخسیساتانەی کە بۆی کراوە نەوتراوە ئیدخاری ئیجباریش هیچم بۆ دانەنراوە لە چی بیدەمەوە ئەمە حکوومەتی هەرێم ئەگەر تاعن بدا لەوە بڕگە ئەمەی تریان ئەگەر حکوومەتی عراقی تاعنی لێ بدا واتە حکوومەتی عراقی ئەگەر تاعنی لێ بدا ئەڵێت ئێمە مەسئولیەتمان نییە تەخسیسمان بۆ نەکراوە بڕگەیەکیان داناوە بەبێت تەخسیسی شەر بڕگەیەکدا بنرێ حکوومەتی عراقی تاعنی لێ بدا وەزارەتی مالیە ڕەت دەکرێتەوە هەردووکیان هەڵگری ئیشکالە بەڵام لە نێوانی هەموو ئەم ئیشکالانە ئەمانەوێ شتێک زامن کەین بۆ ئەوەی کە پاشەکەوت بەو ڕێژە کە مەشکە لە سادێ مانگانە بدرێتەوە باشە ڕێگاکەی قورسە ڕێگاکەی کە ڕێگایەکی یاسایی بێ هەروە ئاسان نییە بەڵام دوجار ببێتە دەقێکی قانونی بۆ ئەوەی دەرچەیەکی لێ ببیننەوە کە ئەمە مەسئولیەتی حکوومەتی هەرێمە بڕیوێتی ئێستا عێراقیش نەچێتە ژێرباری هەرێمیش نەیداتەوە ئەی چی بکەین خۆ هەرە بێ ئەم حەقەی فەرمانبەران بسەنینەوە بیگەڕێنینەوە لە حکوومەتی هەرێمی وەرگرینەوە چکە ئێمە ئەوەمان کە مناقەشە کرد ئەو بڕگەیە ئەم پێشنیارە تازە باسمان لەوە کرد کە حکوومەتی هەرێم خۆی ئەڵێ ئێمە عێراق مستحقاتی بڕیوین بۆیە پاشەکەوتمان کردووە باشە تۆ لە مادەی 11 بڕگەی یەکەم تەسویەی 2004 تاکو 2022 لەسەر واجبە کە لەگەڵ ڕقابەی مالی عراق و وەزارەتی مالیە ئیتحادی و ئیقلیم و حکوومەتی عراقی ئەم تەسویە بکەی فەرموو تۆ لەوێ دیفاع لەوە بکە کە بەشێک پارەت لە لای عێراقە با عێراق سولفەت باتێ لەسەرەوەی کە پاشەکەوتی لێبیتەوە دوایی لە تەسویەکە یەکلایکەنەوە کێ قەرزاری کێیە ئەمانە هەموویمان مناقەشە کردووە بۆی بگەینە سیغەیەکی قانونی زمانی گێڕانەوەی پاشەکەت بکەین نەکو هەر لەسەر خۆمانی لابین و بە خەڵک بین وڵا ئێمە دامان نابەز بەیانی تاعنی لێدرا ڕەت کرایە و دەسەڵاتمان نییە نا هەدەفەکە ئەوەیە کە بە فعلی بتوانین ئەو حەقە بگێڕینەوە لە ئەرزی واقعا گیرفانی
موچەخۆران کە لە چەند ساڵی ڕابردوو لێی پاشەکەوت کراوە بۆی بگەڕێنینەوە. باشە کاک سۆران کات ناگرین بەس لە گەشتەکانی تریش دێنی و خزمەتت بە بەس ئەو بەرگەی کەوە داتان ناوە ئەوەی کە جەنابیش دواژوت کە سەرۆکی فراکسیۆنەکان و هەیبەت حەلبوسی سەرۆکی ئەندامی لیژنەی داراییە ئەوی ژواژۆی کردووە هیچ تەخسیساتێکی بۆ کراوە ڕێکەوتن کرابێک ئەوەی ئێوە داتان ناوە حکوومەتی عێراق پابند بکرێت بە هەمانگی لەگەڵ هەرێم ئەوە دابنرێت تەخسیساتی بۆ دابنرێت هەوڵمان بۆی داوە لەگەڵ لایەنەکان و فراکسیۆنەکان وعدمان وەرگرتووە لە بەشێکیان بەڵام حکوومەت نەک لەسەر ئەوە لەسەر دەیان بڕگەیتر طعن لە قانونی موازنەدا چونکە دەستکاری زۆر کراوە مناقلات ئەگەر سەلاحیەتی پەرلەمان بێ بەڵام هەندێک شتی تر هەیە کە دەستکاری کراوە ئەگەر بچێتە ئەوەی طعن لە مادەکانی یاسایی بودجە بدەن دوای پەسەندبوونی مەجالیان هەیە طعنی زۆر بدەن و زۆر شتیش ئیلغا بکەنەوە لە محکەمەی ئیتیحادی باشە بۆی ناتوانانی دەستی حکوومەت بگری. باشە کاک سۆران زۆر بە کورتی ئەو مادانێک کە پەسەند کراوە بە تەواوەتی دەسەڵاتی حکوومەت هێرێم کەم کراوەتەوە هیچ دەسەڵاتێکە و تۆی نەماوە حکوومەتی هەرێم حیچ دەسەڵاتێکی نەماوە و وەکو تاوانباریش مامەڵی لەگەڵ کراوە لە مادەی 13 و 14 تاوانبارێک کە دەیان مدعی لەسەر بێ و هەریەکە جۆرێک سزای بخاتە سەر. بەڵێ سوپاس دەکەین بەڵکو کاتی تریش دەرفەتتە بێ نەبوو نیوەی نەوت بن ئێستا هەمویان لێ سندون و ئاوایان لێ کردوون. بەڵێ بەس بۆ خەڵک بودجەکە دێت بەشی موچە و پرۆژە ئەوانە ئەوە بۆ خەڵک باشە؟ بەڵێ بۆ خەڵک زۆر باشە و جێی دڵخۆشیشە و حکوومەتی هەرێمیش باجی سیاسەتی خراپ و شکست خواردووی خۆیدا کە چەند ساڵە هاواری لەکەین و نایبیسێ هەتا لە دەرەوەی ئیرادەی خۆی هەموو ئەمانەی بەسەر. سوپاس دەکەین کاک سۆران بەڵکو دەرفەتتە بێ کاتی دیکەش لە خزمەتە بین ڕووماڵی دیکەمان دەبێت سوپاسیانمە دەبوون دەکەین. زۆر سپاس دەکەین زۆر سپاس کاک سۆران ئەحمەد مامۆستایەت کە جەنابیشت بەخێر بێ خۆشحاڵ بووین لەسەر نەوت ئەوەی کە دانراوە لە بودجەی عێراق هەژمارە بانکێکە ئێستا وا بڕیادراوی کە دوێنێ پەسەند کراوە لە مادەی 14 هەژمارێکی بانکی دەکرێتەوە لەلایەن وەزارەتی دارایی عێراق و لە بانکی ناوەندی دەبێ و دواتر وەزارەتی دارایی شایستەدارەکان دەنێرێت بۆ هەژماری بانکی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێم دەسەڵاتی خەرجکردن دەیان کەسێک ڕایەسپێت سەرنجی بوو لەسەرەوە هەژمارە بانکێ پێشتر داواکاری جیاوازتر هەبوو لەلایەن هەرێمی کوردستانەوە. بەتاکید پێشتر دوو حسابی بانکێکرێتەوەیکیان هەموو داهاتە نەوتیەکان چه هەناردە چ داهاتی ناوخۆش بەرهەمە نەوتیەکان ئەخرێتەوە حسابە حسابێکی ترەکرێتەوە دیسانەوە لەلایەن بانکێکی معتەبەرەوە لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە کە وەزارەتی مالیە تەمویلی ئەو حساباکە و سەرۆک وەزیران خۆبزانانی سەربانکیان هەیە لە لەقی بانکی ناوەندی هەبوو لە حکوومەتی هەژمارێکی وەزارەتی دارایی ڕەنگە شتێکی لەم شکڵە بێت حسابێکە بە ڕەزامەندی بانکی ناوەندی یاخود ئەبێت لە بانکێک بێت کە بانکی ناوەندی عێراقی قبوڵیکە پەسەند کراوە بێلای پێشتر ئەوە بوو کە داهاتی نەوت بچێتە حسابی سیتی بانکەوە لە ئیمارات و لێەوە سەرۆک وەزیران تەمویلی پێ بکە ئەمە لە ڕەشنووسە ئەساسیەکە بوو کە هات ئەوانە هەمووی ڕەفسکرایە و گۆڕانکاری بەسەر هات. بۆچی هەرێم دەیویست ئەو حساب بانکە لە دەرەوەی بانکی ناوەندی عێراق بێ لە بانکێکی عێراقی نەبێت ئێستا جیاوازەکە چێک کە خۆی وەزارەتی دارایی عێراق خۆی هەژمارە بانکەکە دروست دەکرا لە بانکی ناوەندیە چۆناوە ئەو وەختە بە تەواوەتی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو ئێستا حسابەکان لە بانکی ناوەندی عێراقا و دووەم حسابی کە حەقی تەسەڕوفی پێوە هەیە تەمویل لەکرێت لەلایەن وەزارەتی مالیەوە ئەوەیە کە سەرۆک وەزیران حەقی تەسەڕوفی پێوە هەیەواتە کاتێک کە تەمویل لەکرێت لەلایەن وەزارەتی مالیەوە ئەو کات سەرۆک وەزیران حەقی تەسەڕوفی پێوە بێ. ئەمە بەڕێی ئەمە وەکو لە دەرەوەی حکوومەت سیرکە هیچ ئەشکالێکی تیا نابینی مادام تۆ ڕازی بووی هەموو بەرهەمی نەوت و بەرهەمە نەوتیەکان و هەناردەکردنە ناوخۆیە بەکاری بی بە تەسلیمی سۆمۆیکە یا وەزارەتی ناوخۆیەکەی چه ئەشکالەکە چووکە و بۆ تەفرۆشی ئەو پارەکەی هێنێتەوە و لە ڕابردووشە ئەگەر فەرقێکیشە بۆ زۆر جار ئەم بیانەوە ئەدۆزرێتەوە یاخودە کرێ بە بەهانە کە ئاتێک
ئەگەر ئێمە خۆمان حسابە بانقیەکە لە ڕێی هەناردەوە بێ نەک بەکارهێنانی ناوخۆ وەختە پارەیەکی زیاتر ئەگەڕێتەوە چونکە حسابەکە بە دۆلارە بە $30 بە 1300 ئەشکێتەوە لە بازاڕ سعری دۆلار 1450 بۆ نمونە لەم فەرقا پێشتریش بینیمان چەند ساڵی ڕابردوو نرخی دۆلار لە بازاڕە 1200 بوو 222 بوو ئەوان بە 1900 ئەیان گۆڕیەوە یعنی نزیکی با بڵێن لە $1 نزیکی 4000 دینار فەرقیان هەبوو ئەمە هیچی داهاتیشی ناگەڕایەوە حکوومەتەوە گەڕایەوە بانقێکی تایبەت کەواتە ئەمە بەهانە نیە لە هەردوو حاڵەتەکە حکوومەت هەرێمی کوردستان نەهاتۆتەوە ناو بەڵێ بێزگەلۆش کە نەوتەکان $10 کەمتر وەختەیەک $90 کەمتر لە برێن دەفرۆژوەیە بەتاکید نەوتەکەشیان زۆر بە کەمتر لە نرخی سۆمۆ ئەفرۆشت با برێن تیش بخەین بەولاوە زۆر لە نرخی ئەو نەوتەی کە لە کەرکووکەوە بە هەمان بۆری هەرێمی کوردستانە ئاچووە جیهان و هەمان کوالەتی هەبوو ئەفرۆشە خەڵک دڵێن ئەوە کیم نازام کیمیا بارانە شتیوە هەیە هەندێک خەڵک بانگەشەوێک هەرێم سزا درابێت حکوومەت دەسەڵاتداران سزادرەوەیان خەڵک لەو مادانەی کە تایبەتە بەنەوت ئەوەی کە ئێستا بۆ نمونە دڵ حکوومەت هێرێم پابەند دەبێت ئەوە مادەی 13 باشە مادەی 13 بەڕگەی 2 ئەلیف حکوومەت هێرێم پابەند دەبێت بە هەمانگی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بەبارکردنی نەوتی خاوی بەرهەماتوو لە کێڵگەکانی هەرێمی کوردستان بۆ کۆگاکانی سۆمۆ لە بەندەری جەیهانی تورکی بەلانی کەم لە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کەمتر نەبێت ئەوە ئەلیف با ئەگەر نەوتی هەرێم هەناردە نەکرا لە ڕێگەی بەندەری جیانیە هەر بەندەرێکی دیکەی فەرمی کە وەزارەتی نەوتی عێراق دیاری دەکات حکوومەت هێرێم ئەو بڕەنەوتە ڕاستی وەزارەتی نەوتی عێراق دەکات بۆ بەکارهێنانی ناوخۆی بە پێ و پێویستی وەزارەت دیاری دەکات جیم وەزارەتی عێراق قەرەبووی تێچووی بەرهەمێنان و گواستنەوە و بڕی نەوتی بەرهەماتوو لە هەرێمی کوردستان دەکات و لایەن وەزارەتی نەوت کە وەردەگیرێت بە جۆرێک تێچووی بەرهەمێنان و گواستنەوە لەگەڵ تێگرای تێچووی بەرهەمێنان و گواستنەوەی نەوت لە وەزارەتی نەوتی عێراق یەکسان بێت سێ فقرەیە با یەک بە یەک بینە سەری فقرەی یەکەم باسی واکە کە هەرێمی کوردستان بڕی 400,000 بەرمیل کەمتر نەبێ ڕادەستی سۆمۆ بکە ئێمە زانین ئەم ڕێکەوتنە ڕۆژنووسی بوجە پێش ڕێکەوتنی نێوان هەرێم حکوومەتی فیدراڵی وەزارەتی نەوت بوو یاخود پێش وەستانی هەناردەکردنی نەوت بوو کاتێ هەناردەکردنی نەوت وەستا بەهۆی بڕیاری دادگای پاریسەوە ئەم ڕێکەوتنە تەبیعی ڕێکەوتنێکی دووەمی بەدوا هات کە ئەتوانین بڵێن کاریگەری کرد پێشتر تەسلیم تەکرد لەوێ ئەوان بۆیان نەفرۆشی ئیستا ڕێکەوتنێکی تازەی کرد حکوومەتی هەرێمی کوردستان کە من ڕازیم 400,000 بەرمیلی ڕۆژانە تەسلیم کەم لە جیهان و ئێوە بیفرۆشن کەواتە هەمانە و خاڵەیەکە لە چواری چوارە ڕێکەوتنی لەسەرا کراوە لە مادەی 13 فەقەرە ئەلفا یەکەم فەقەرە ئەلف هیچ گۆڕانێکی بەسەرا نەهاتووە هەرە و ڕێکەوتنی چواری چوارە ئەوەی کە جیاوازی تایەتی ئەگەر لە حاڵەتێکە سۆمۆ نەیتوانی یاخود وەزارەتی نەوتی عێراق نەیتوانی ڕێکەوتن لەگەڵ تورکیا بکە نەیتوانی هەناردە لە ڕێگەی جیهانەوە بکە ئەم نەوتە بەرهەمهاتووە چی لێ بکرێ یعنی تۆ بەدیلت ئەتەوێ بیوەستێنی ئەگەر نەکرایەوە هیچ بەرهەم نەبێ یاخود ئەم نەوتە بەرهەم بهێنرێ وەساخ بکرێتەوە تۆ داهاتەکەیت دەستکەوێت لایەکترەوە چونکە تۆ ڕازی بووی داهاتی 400,000 بەرمیل تەسلیم سۆمۆ بکەیت تر سۆمۆ هەرچێکی لێکا چۆن ئەیفرۆشێ لە دەرەوەی فرۆشێ لە بازاڕی هەرێمایەتیایی فرۆشێ لە نێودەوڵەتیایی فرۆشیە لە ناوخوای فرۆشێ ئەوە کەی کێشەیە بۆ هەرێمی کوردستان بڵێت تۆ ئەو داوای لێ کردووی توش ڕازی بووی کە 400,000 بەرمیل نەوت تەسلیم بکەی ڕاستە دەستی تۆ ئەبڕێ لە دەرەوە و لە هەناردەکردنەکە بەڵام لە ئەخیرا ئیدارەکردنی کێڵگە نەوتەکانی هێشتا لای تۆیە کۆمپانیا نەوتەکانیش پێویستیان بەوەی بەرهەم هێنان دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی بەرهەمهێنان دەست پێ بکاتەوە نەوەستێ باشترین حل ئەوەیە کە کاتێ دەرچەی دەرەوەت نییە لە ناوخوا ساغ بکرێتەوە و سۆمۆش ئامادەی تایە کە لێتی وەرگێ و بە پاڵاوگەکان و لە ناوخوا بەکاربێنێکەوە تا حلێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستانیش و بۆ حکوومەتی عێراقیش هیچ ئەشکالێکی تیاە ئەو ئەشکالی هەیە لە خاڵی جیمایە بەڕێی من طبيعي خاڵی ئەلیش فێش ئەشکالێکی بچووکی تایە ئەویش ئەگەر دەڵێ بەلانی کەم 400,000 بێت چونکە ڕۆژانە احتیمالی هەیە طبيعي هەرێمی کوردستان تا ئیستا زیاتر ئینتاجەکە بەڵام لە ئەگەر خەلەلێکی تەکنیکی ڕووبا لە چەند کێڵگەیەکە بۆ نمونە زۆرجار ڕوویا و شۆرتی کارەبایە چەند هەزار بەرمیلێک نەوت کەمەکە
خاڵێکی ترکە ڕەبتی هەیە بە خاڵی جیمەوە کە زیاد کراوە ئەو شایستانەی بە تایبەتی عێراق قەرەبووی تێچووی بەرهێنان و گواستنەوەی برینەوتی بەرەماتوراری کوردستان دەکاتەوە کە لای وەزارەتی نەوتەوە وەردەگیرێت بە جۆرێک تێچووی بەرهێنان و گواستنەوە لەگەڵ تێگرای تێچووی بەرهێنان و گواستنەوەی نەوت لە وەزارەتی نەوتی عێراق یەکسان بێ ئەکرێ بڵێن گواستنەوەکە ئەشکالێکمان بۆ دروست ناکە چونکە کۆمپانیاکە کۆمپانیایەکی ناوخۆی ئەکرێت چاوپێخشانەوەی سەریع بکرێتەوە بە گرێبەستەکانیانە ئەوە حەل بکرێت بەڵام تێچووی نەوتەکە هی کۆمپانیا ئەژنەبیەکانە یاخود کۆمپانیا نەوتەکانە کە پەیوەستە بە جۆری گرێبەستەکانەوە دوو جۆر گرێبەستی جیاوازت هەیە عێراق ئەو تێچووی کە هەیەی تا ئیستا من لێکۆڵینەوەیەکم کرد ساڵی پار بەراوردم کرد لە نێوان گرێبەستەکانی عێراق و هەرێمی کوردستانە لە نەتیجە دەرکەوت عێراق نزیکی 11.8% ئەو داهاتی نەوتەکە بۆ تێچوەکانی ڕوە بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان بینیمان بەستەنها کۆمپانیا نەوتەکانی و بەرهەمێنان لە بینی لە ساسی بۆ لە ساسی و سێ بۆ لە ساسی و پێنج ڕۆشتۆ واتە فەرقەکەی زۆرە ئەگەر تۆ بێی تەنها لە سادە بۆ لە سایانزەی خەرجەکان بی کەواتە کورتێنانە بێ لەو خەرجانەی کە کردوێتی بە پێی راپۆرتەکانی پێشووتر کە کراوە کە ئێمە تێبینیمانە لەیە لەسەری بەڵام بە شێوەیەکی گشتی تێچوەکانی زیاترە ئەگەر کۆمپانیا نەتوانێت تێچووی خۆی وەرگێتەوە ناتوانێەوە بەرهێنانی زیاتر بکە لە کێڵگە نەوتەکانیشە کاتێک کە بەرهەمێنان نەبێ و بەرهێنان نەکرێت بە بەردەوامی بیری تازە لێ نەیرێت تەقیمی بیرە تازەکان نەکرێتەوە بەردەوامی کار لەسەر پرێشەی بیرەکان نەکرێ بەرهەم کەمەکە کەواتە پێویستەکە کە تۆش کۆمپانیەکان بتانی شایستەکانیان بی لە کاتی خۆیان و بە شێوەیەکی مەزبوط تەبیعی مراجعەکردن شتێکی گونجاو و هەمیشە داواشمان کردووە کە خەرجەکان هەیە بەڵام ئەمە لە ئێستا یەکسەری وا ئەزانم حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ پڕی کاتەوە چۆن پڕیەکاتەوە نازانین لەبەرەوە من بە بۆمبێکی بچووکێ زانم کە لێرە 400,000ەکە ڕەبتی هەیە بە جیمەوە و جیمیش دیسانەوە ڕەبتی هەیە خۆی مامۆستاگەر هەموو تێچوونەوەی عێراق 23 تریلیۆنی بۆ دانراوە بۆ 3,500,000 وایە بۆی هەرێمیشەوە ئێستا هەرێمی کوردستان بۆ 400,000 بەرمیل 3 تریلیۆن و 800 میلیاری بۆ دانراوە هەنی کەم نیە بەراورد بۆ عێراق وایە ئێستا ئەگەر حسابکەینەوەی عێراق بۆ 3,100,000 بەرمیلە کە کەمتر لە 20 تریلیۆنی بۆ دانراوە ئەمە بێزین خەرجەکانی عێراق دەکردن بەڵێ ئێمە لە چەند ساڵی ڕابردووە داتای فەرمی حکوومەتمانەیە لە ڕێگەی کۆمپانیای دیلۆیتەوە وردبینیەوە ڕاستە جەنابی شتاگاداری ئێمە چەندین راپۆرتمان نووسیوە لەسەر داتاکانی دیلۆیت کە چ ئاماژەیەکی خراپ لە ئیدارەدانی سەکتەری نەوتمان پێ ئەیە بەڵام ئەگەر سەیری و داتانێکین ئەو پارانە بکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یاوێتی بە کۆمپانیا و بەرهێنەکان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن زۆر جار گەشتۆتە لە 150 زۆر جار گەشتۆتە لە 152 لە باشترین حاڵتە لەوانەیە لە 145 بۆ 48 بوو بێ خەرجی بەرهەمێنان و خەرجی گواستنەوە باشە ئێمە باسی خەرجی ڕۆژانە ناکەین بۆ دەریێنانی بەرمیلێک کە زۆر جار لێکدانەوە ئێوەی بۆ کرێ بەرمیلێک $3 بۆ $5 تێچێ لەبەرەوە ئەشکال دروست ناکە بەڵێ ئەشکال دروستەکە چونکە کۆمپانیەکان پێشتر خەرجیەکی زۆریان کردووە و ئەم خەرجیانش زۆر جار چاودێری لەسەر نەبووە لەبەرەوە زۆر گەورە کراوە لە حەدی خۆی و بۆ بە بارگانێکی زۆر لەسەر خەڵکی هەرێمی کوردستان چونکە ئێمە بۆیە من ناڵێم هەرێمی کوردستان چونکە لە ئەخیرا باجەکەی کێیە هاوڵاتێکی ئاسایی ئەیا چونکە کاریگەریەکە لەسەر ئەو موچەی کەوەری گرتەوە لە چەند ساڵی ڕابردووە بینیمانە بەهۆی ئەو خەرجە زۆرانەی کە لە نەوتا کراوە یراوە بە کۆمپانیەکان بە ناچاری هاوڵاتی بە زۆرە ملێ موچەکەی پاشەکەوت کراوە لی بڕاوە دوا کەوتووە و لە قەیرانێکی گەورا بووە لەبەرەوە ئەم خەرجیانە خۆی ئەبێ بە کێشەیەکی گەورە چونکە ڕاستە تەخسیسی بۆ کراوە بەڵام ئەم تەخسیسە لە 145 ئەو خەرجی پێشووتری نییە ئەوەی هەرێم دەیدا بە کۆمپانیەکان ئەوەی هەرێمە یا بە کۆمپانیەکان ئەتوانین بڵێن نیوەی بۆ تەخسیسوەزارەتی نەوتی عێراق پێداچوونە ناکە بە خەرجەکان کەم نابێتەوە هەنگاوی دووەمی وەزارەتی نەوتی عێراقی سە هەنگاوی یەکەمی وەزارەتی نەوتی عێراق ئەوە بوو کە هەناردەی لە دەستی هەرێم وەرگرتەوە باشە فرۆشتنی نەوتی نەکە ناردش فرۆشتنی نەوتی لە دەستی وەرگرتوێتەوە هەنگاوی دووەمی کە لە چەندین ساڵە وەزیرەکانی پێشوش بانگەشەیان بۆ کردووە خەرجی کۆمپانیا نەوتیەکان زۆرە و ئێمەش لە ڕوونبین چەندین جار هاوارمان کردووە خەرجیتان زۆرە قبولکراو نییە ئەو خەرجیە زۆرە ئەکرێ ڕاستە جۆریە گرێبەستەکانتان زیایە بەڵام
ئێمە کە وردبینیەکەین بۆ داتانەیەوە بە پێگرێ بەستەکانیش شایستەی کۆمپانیەکان نەیراوە زیاتریراوە لەبەرەوە ئەمە ئەشکالێکی زۆر گەورەیەوە ئەمە بیانوێکی زۆر بەقوتە بەدەست وەزارەتی نەوتەوە لە مستەقبەلە چونکە وەزارەتی نەوتی عێراقی زۆر بە وردی هەنگاو بە هەنگاوانە بۆ وەرگرتنەوەی سەکتەری نەوتە دەست هەرێمی کوردستان لەوانەیە ئەمە چەندین ساڵی ئەمە ئاماژەی پێکەین ئەگەر خۆتان چاکی نەکەن چاکیەکەن بۆتان باشە ئەمە ئەو هەنگاوانەیە کە بۆیان نێراون فرۆشتنەکە طبیعی لە بەرژەوەندی فرۆشی نەوتە کە سۆمۆ بیفرۆشە بۆچی جەناب دەزانی بە $10 بە $15 زۆر جار بە $90 زیاتر ئەفرۆشرێ کەواتە تۆ ڕاستەوخۆ بیفرۆشی بە کڕیارەکە یاخود من بیەم بە ئەلفیش بیە بە بیا بە جیم کە کڕیارەکەیە هەر یەکە شتێکی لێ بخوا هەرە و نەتیجەی هەرێمی کوردستانە ئەڵێن ئێوە 20 ساڵە سەکتەری نەوت بەڕێوە بن فێر نەبوون نەوت بفرۆشن هەر ئەبێ لە ڕێگەی دەڵاڵەوە بێ ینی ئینسان کە ئەچێتە ناو بزنسێکەوە ئەگەر لە بیدایەتی سەرەتا بێ نەزانێ ئەوەختە بێ فێری بزنسەکە بێ هەر دەڵاڵەوە بۆ تا نەوتەکەش ڕاگیرە فرۆشی نەوتێری بەشێکی زۆری لە ڕێ دەڵاڵەوە بۆ بڵێ سەرەتا دوو دەڵال لە بیناها بۆ دوایە کرا بە دەڵالێک بەڵێ کێ بوو سەرەتا مرتەزالاخانی بوو مرتەزالاخانی تیا بوو کۆمپانیایەکی تورکیشی تیا بوو کە بۆتاشی تورکی کێکێک بوو لەو دەڵالانەی کە نێوەندگیر بوو لەگەڵ کڕیارەکانە و ئێمە لە راپۆرتەکانی ڕوونبینە کە بۆ بارکردنی نەوتی چەند ساڵێکمان بڵاو کردەوە هەمیشە حەقلێکماندانا بوو لە جەدولەکە نێوەندگیرەکانی نەوتی هەرێمی کوردستان کە لە 1 و 2 یاریە کرد بەزیسا نەوتەکە چی بەسەردێ وەکو نەوتەکە ئێستا ڕاگیرا و هەنار ناکرێ وەکو داهاتیش بۆ هەرێمەر هەژمار دەکرێت ئێستا هەرێمی کوردستان هیچ نەوتێکی بەرهەم نێناوە لە 25 مانگەوەیکی لەسەر حسێب ناکرێت طبیعی بۆ ناوخۆ بەرهەم دێت بۆ ناوخۆ بەشێکی بەرهەم دێ بەڵێ کێڵگەی سەرسەنگ بەرهەمی ناوخۆی هەیە بە کاملی تاقەیەوە با بڵێ توانای بەرهەمێنانیەوە بەرهەمهێنانەکە و ئەیا بە کۆمپانیایەکی ئەهلی ناوخۆ بە سیعرێکی زۆر داشکاو و کۆمپانیای خورمەڵە بەرهەمێنانی هەیە بە تاقەیەکی دیاریکراو و سەرخەڵاش دیسان بەلایانی کەمە ئەو سێ کێڵگەی ئیسە لە کاتی ئینتاجان و بەرهەمێنەیە بەس بڵین ئێستا داهاتەکەی دیارە بۆ کوێ دەڕوە پاڵاوتنەکە ئەبێ ئەمە حساب و کتابیەکەن لەگەڵ وەزارەتی نەوتە و ئەوەی کە تەسفی حساباتەکەن بزانن لە دوای 25 مانگەوە چەندێ بەرەماتەوە بۆ کوێچووە لە کوێچووە ئەو خاڵانەی کە زۆر باشە و کە سۆرانیش ئاماژەی پێکرد ئەم مادانە چەند مادەیەکی تایە کە وردبینیە ینی وردبینی لەلایەن چاودێری دارایی هەرێمەوە چاودێری دارایی عێراقەوە گەریش دیسان وردبینیەکی بێلایەنی دەرەکیش هێندرێ بۆ تەدقیقکردنی هەموو حساباتەکان ئەمە شتێکی باشە کە ئێمە هەمیشە داوامان کردووە کە هەرێمی کوردستان وردبینی بەسەرەوە نەبووە ڕاستە کۆمپانیای دیلۆیتەیە و ملاحەزاتی زۆری لەسەر هەیە بەڵام بەدەر بووە لەسەر زۆر شت ئەگەر تۆ دووسێ لایەنی وردبینی جیاوازت هەبێ کەواتە حسابات و کتابێکت لەگەڵاکرێ ئەو وەختە بەو هیواین کە بە هەدەردانەکان کەم بێتەوە و ڕوونیەکی زیاتر هەبێ لە بەرهەم هەناردە داهاتی نەوتی چی هەرێمی کوردستان چ عێراق سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە ساعت 4 لەگەڵ جەنابەت بەردەوام دەبین و کاک محمود ڕەزاش گەیشتووەویش لە خزمەت جەنابیشی دارەبین بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕێک دوای ساعت 4 و 5 لەگەڵتان بەردەوام دەبین بۆ ڕووماڵەکەمان لەگەڵمان بمێنەوە